کەسێکی کورد داوام لە وڵاتانی جیهان هەیە وەکو ئەمریکا، ئەلمانیا، فەڕەنسا کە بەهانای ئەم کوردانەی ڕۆژئاوا کە زوڵمیان لێ دەکرێت ڕۆژانە چەندەها خەڵکی سڤیل ئەکوژرێت و بێتاوان هیوام وایە داوا لە هەموو وڵاتانی جیهان دەکەم کە بەهانایەوە بچن ئێمەی کورد دەمێکە زوڵممان لێ کراوە. ئەس دیۆکەوە یەکێکی خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەس هەردەنگی خۆ دکهێنمە وڵاتی ئۆڕۆپی وڵاتی ئەمریکی ئەنۆ هەر وی شەڕی بسەکنێنن حتا ژوا بێت ji بۆ مافی مرۆڤە ڕۆژاوای کوردستان شەڕێکی گەلێکی باش کرد و ji بۆ خەڵکی عالەمی ساغ ضد داعش حتا قەدا سەر داعش کرد. لە هەر پارتی هەچە پارتی کوردستان ئەگەر یەک نەگرین تەنها یەکگرتنیمە هۆکارەکە ئەمە سەرکەوین ئەگەنا لەم زلوفەدا لەم کاتدا وە لە مێژوودا هیچ کاتێک کورد پاڵپشتێکی سەرەکی نەبووە نەیبووە لە جیهاندا بۆیە بێگرتووی ئێمە پاڵپشتی بۆ ئێمە دروست دەبێت بێگرتووی ئێمە تەنها و تەنها. هیوادارم دەوڵەتی ئەمریکا بێتە سەرخەت و ئەو خەڵکە بێتاوانە ئەو مڵاڵە بێتاوانانەی کەوا دەبنە قوربانی ڕۆژ بە ڕۆژ بوەستێنن چی دیکە کورد نەچەوسێتەوە کە هەموو ژیانی لە پێناوی ئازادی لە پێناوی سربەخۆی لە پێناوی کە ژیانێکی شایستە بەڕێ بکات بەڵام لی ناگەڕێن ئینشاءڵڵا ئەو خەونەماندێتە دی و کوردستانەکان هەر چار پارچەکان بە باکوور باش و ڕۆژهەڵات ڕۆژاوە ئارام بن ئینشاءڵڵا.